کۆمەڵە گەنجێکن لەسەر ئەرچی خۆیان کتێبخانەیەکیان لە گوندەکەیان دامەزراندووە. دەیانەوێت گەنجان و خوێندکارانیان سەرقاڵی خوێندنەوەی کتێب بکەن، خۆیان ڕۆشنبیر بکەن. ئاماز لەکردنەوەی ئەم کتێبخانەیە زیاتر کۆمەلگا بە خوێندنەوە بکەین بۆ ئەوەی خەڵک زیاتر ئاشنای خوێندنەوە و ئاشنای کتێبخانە بکەین بۆ ئەوەی لە داهاتووداڕنەوەکانمان کەسێکی ڕۆشنبیر ڕۆژفکر و جیاواز لاوانیتکەیانێ دەربچێت. زۆرێک لە کتێبەکان لەسەر ئەستۆی خۆم کڕیم و هەندێک تریشان دۆست و هاوڕێیان و هەروەها کتێب دۆستان. ئێرە گوندی کەڵەچینی سەرچیای ناحیەی خەلیفانی سنووری ئیدارەی سۆرانە. گوندی کەڵەچین گەورەترین گوندی سنووری سۆرانە، زیاتر لە 450 ماڵی تێدا نیشتەجێیە. گەنجان و خوێندکارانیان لەو گوندە خۆشحاڵن بەکردنەوەی ئەو کتێبخانەیە کە تا ئێستا شوێنێکیان نەبووە بۆ بەسەربردنی کاتەکانیان. کۆمەڵێک گەنج هەستاوین بە فکرەیەکە بە دانانی کتێبخانە، چونکە بە زرورەتێکمانزانی کتێبخانە لەم گوندە هەبێت. لەبەرەوەی گوندی کەڵەچین سەروی 400 ماڵ دەبێت، 3 خوێندنگە لەم گوندە هەیە. بە پێویست نازانی بۆ ئەوەی کە خوێندکارەکان لە دوای بابەت و سەرچاوە نەگەڕن بە نێو شار و ناحیەکاندا بهێن لە گوندەکەی خۆی سەردانی کتێبخانەی گوندی کەڵەچین بکەن و ئێمەش بەو بەڕێتوانەوە هاوکاریان دەبین لە هەموو ڕوویەکەوە. لە سەرەتاوە ئەو کتێبخانە دامەزرایە مەکو قوتابیەک سوودێکی زۆرم لێدیتیە و ئەنوعات کتێبی تێدا لە هەموو بوارێکدا چەندەها قوتابی تر کە هاتوونە لێرەکانێ کتێبی باشمان بەدەستهێنا و سوودی زۆرمان لێدیتیە کە سەرچاو بەلۆ چەندین بەحس و راپۆرت و ئەو زانیاریانەی کە ویستمانە. داوامە لە حکوومەتی ئەوەیە کەسێکمان بۆ دابنێ فەرمانبەرێک چکە کتێبخانەش وەکو هەموو قوتابخانە و خەستەخانە و ئەو شتانە پێویستە وەکو هەموو خزمەتگوزاریەکانی تر کەسێکە بێ ڕۆژانە لە بەیانیانەوە کە کتێبخانەکەی بکاتۆ لۆی قوتابیان و خەڵکی گوندەکە سەردانی دەکەن بتوانێت سوودی لێ ببینن. بەهۆی ئەو پێشکەوتن و پەرەسەندنەی لە بوارە جیاوازەکانی ژیانی ڕۆژانەی مرۆڤ دروست بووە، بە تایبەتی تەکنەلۆژیا و بەکارهێنانی سۆشیال میدیا لە نێو هەموو چین و توێژەکان، ئێستا کەمترین کەس خولیای خوێندنەوەی کتێب و سەرچاوە زانستیەکانی هەیە. تەنانەت خوێندکارانیش پەنا بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان و ماڵپەڕەکان دەبن بۆ وەرگرتنی زانیاری. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، گوندی کەڵەچینی ناحیەی خەلیفان.